بەناوی خوای بەخشندە میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. خۆشحاڵم لە پایتەختەوە دێمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. بار و گوزەرانی هاوڵاتیان بەگشتی لە بارودۆخێکی خراپدایە. لە مانجی نیسان تەواو نزیک دەبینەوە کە تەواو بێت. هێشتا موچەخۆران لە هەرێمی کوردستان موچەی ساڵی نوێی 2020یان وەرنەگرتووە. لە بەرامبەردا دەپرسین ئاخۆ ئەرچی نوێنەرانی خەڵک لە هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان لەو نێوەندەدا دەبێت چی بێ؟ ئایا تەنها ئەوە بێ کە بەسەر هەژار و لێقەوما و دەستکورددا پیتاک و خۆراک دابەش بکەن، یاخود لە بەرامبەردا تەنها دەرکردنی بەیاننامەیە، بەیاننامە لەو نێوەندەدا چی دەگەێنێت؟ هاوکات دەپرسین هەڵوێستی فراکسیۆنەکان بە تایبەتیش فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە هەمبەر پێکهێنانی حکومەتی نێوی عێراقیسیە بە تایبەتی ئەوەی کە حیزب و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا لەو نێوەندەدا چ ئەرک و مافێکیان لەسەرە و دەبێت چۆن داکۆچی بکەن لە مافەکانیان. من لە بەرنامەی ئەمجارەی لە پایتەختەوە هەڵوێست و ڕوونکردنەوەکانی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە دەمی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی وەردەگرمەوە. مامۆستا خۆشحاڵین کە میوانی ئێمەی لە بەرنامەی لە پایتەختەوە زۆر بەخێراتن دەکەین. زۆر سپاس. مامۆستا لە بەیاننامەی 20 نیسان ئێوە بەوازحی ئەوە تا ڕوون کردوتەوە کاوڵەکانتان لە پێشووتردا لەسەر مافی هاوڵاتیان سڕ کردوتەوە، بەڵام ئەستۆی ئەم بێباچێت دەخەنە سەرەتا حکوومەتی هەرێمی کوردستان، دواتریش سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و بەسەر سوڕمان بازدەوە دەکەن کە لە کوێی دنیادا چه حکوومەتێک هەیە کە ساڵی گەیاندبێتە نیوە و هێشتا نەیتوانێت بێت موچەی یەکەم مانجی ساڵ بدات و بەخۆشی بڵێت حکوومەت. لەسەر موچەی هاوڵاتیان چیتان کردووە و دەتانەوێت چی بڵێن؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سەرەتا سەلام و ڕێز و خۆشەویستی بۆ هەموو لایەک بە تایبەتیش بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و دیارە ئەمڕۆ ساڵ ڕۆژی ینی 122مین ساڵ ڕۆژی دامەزراندن و دەرکردنی یەکەم ڕۆژنامەی کوردیە. لێرەوە پیرۆزبایی ئاراستەی هەموو ڕۆژنامەنووسان دەکەم و لە خوای گەورە داواکارم کە ڕۆژنامەنووسانی بە تایبەتی کوردستان و کورد بەگشتی لەو ئەرکە گرنگ و بەدەتان بڵێم سەختەی ئەم قۆناغیان دەسەرکەوتوو بن و بتوانن هەمیشە بوێرانە نوقتە بخەنە سەر پیتەکان و دەرد و کێشە گرفتەکانی خەڵک ئاماژە پێ بکەن و هەمیشە دەسەڵات و بە تایبەتی دەسەڵاتی ستەمکاریش بە ئاگا بێنەوە کە لیان قبول ناکرێکە لەگە خەڵک و میلەتەکانیان بەم شێوەیە ڕەفتار بکەن. سەبارەت بۆ پرسیارێکی جەنابەت باس کرد لە هەموو دنیا ئایا حکوومەتێک هەیە، ینی حکوومەت کە وەکو لە بەیانەکەیمە ئاماژەمان پێ کردووە کە ساڵ ببێتە نیوە تا ئێستا نەیتوانی بێ موچەی مانجی یەکی ساڵ بدا. حکوومەت لە هەموو دنیا بەرپرسیارە و بەرپرسیارەتێکی قانونی و شەرعی لەسەرشانە کە ژیانی گوزەرانی خەڵک باش بکە و قوتی خەڵک دابین بکە. بۆیە ئەگەر هەر دەسەڵاتێک نەیتوانی ژیانی خەڵک دابین بکە و گوزەرانی خەڵک باش بکە، پێویستە ئەو حکوومەتە دەست دەکات بچێشێتەوە وازە دەسەڵات بێنێ. ئێمە لەم ڕۆوە بەڕاستی وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی هەوڵەکانمان سڕ کردەوە بۆ لەسەر سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان. داوامان کرد کە کۆبنەوەیەکی سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکان بەلایانی کەم ئەگەس کۆبنەوەی پەرلەمانیش ناکرێ ئەنجام بدرێ و پەرلەمانی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان، وەزارەتی دارایی ناسا بکە کە خەم لە ژیان گوزەرانی خەڵک بخوا و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین بکە. ئەوە ئاوا بێباک نەبێ، بێمنەت نەبێ کە ئەمڕۆ 44 ڕۆژ بەسەر دابەشکردنی یەکەم موچەدا تێدەپەڕێ تا ئێستا دیاری نییە کە حکوومەت دەست بە دابەشکردنی موچە دەکات. بەڵام بەداخەوە
لەبەر لاوازی ڕۆڵی پەرلەمانی کوردستان بە تایبەتی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئەم هەوڵانش بەڕاستی بە ئەنجام نەگەیشت و پەرلەمانی کوردستان زیاتر وەک پاشکۆیەک دێتە بەرچاو بۆ حکوومەت کە پێویستە پەرلەمان وەک دامەزراوەیەکی یاسایی و دامەزراوەیەکی چاودێری و مەرجعی سیاسی لە هەرێمی کوردستان وەک لە پێناسەکەی خۆی داهاتووە چاودێر بێ بەسەر حکوومەتەوە و هەمیشە لە حکومەتەوە پرسێتەوە بێ پێچێتەوە. ڕاستە ئێستا ئێمە لە حاڵەتێکی ئاسایی داین ناتوانین یاسا دەربکەین بەڵام خۆ دەتوانین چاودێری حکوومەت بکەین و دەتوانین بە حکوومەت بڵێن کاکە موسەی خەڵک بۆ نادەین. باشە من دەمیست ئەو پرسیارە بکەم ئەوەی کە سەرسوڕمانیتان دەربڕێ و بەرامبەر حکوومەت بەڵام لە کاتێکدا هەموو جیهان لە قەیرانێکی قوڵدایە بە تایبەتی ئەوەی کە با من نەبمە پارێزەری حکوومەت بەڵام ئەوەی کە وەکو ڕاستی بوترێت نرخی نەوت دابەزیوە کە هەرێمی کوردستان پشتی بەستووە بە کەرتی نەوت لەو لایەشەوە بۆ خۆی حکوومەتکەوا دەڵێ خەرجێکی زۆری لەسرە بەهۆی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا دەیلەوە زیاتر حکوومەت چی بکە؟ خۆی حکوومەت جارێ داهات نابێت تەنها داهاتی نەوت بێ و پشت بە نەوت ببەستێ. کۆمەڵێک سێکتەری کە هەیە لە هەرێمی کوردستان داهاتی باشیان هەیە. ئێمە ئەو مانگ و چەند ڕۆژەی حکوومەت زیاتر بڵێ مەشغولە بە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا بەڵام ئەدی ئەو داهاتە زەبەلاحی کە لە سنوورەکان کۆ دەکرێتەوە چی لێ دێ بۆ کوێ دەڕوە ئەدی ئەو داهاتە زەبەلاحی کە لە ناوخۆدا تا ئێستا کۆ کراوەتەوە ئەم داهاتە چی لێ هاتووە بۆ کوێ دەچێت؟ داهاتی سنوورەکان بە ئێستاشەوە لە حاڵەتی ئێستاشەوە یعنی ئێستاش لەگەڵدا بێ بار لە وڵاتان دێ من ینی شوفێری بار هەڵگرێک بۆ خۆی قسە لەگەڵ خۆم کردووە بەڵێ کە هێلکەی هێناوە لە دەرەوە یەک دەفتەریان لێ وەرگرتووە لە بەرامبەر ئەو بارەی کە هێناوێتی بەبێ ئەوەی کە وەرەقەیەکی بدەنێک کە ئەمە گومرجی داوە داوای کلوتان هیچ نییە بڕۆ و خواحافیز بێ بۆ حکومە نییە ینی ئەگەر ئەم داهاتە ینی داخل نەکرێ و پسوولەی بازدانی پێنەدرێ دیارەوە ناچێتە خەزانەی گشتی مەبەستم بەڕاستی حکومەت نابێ بەمە ینی خەڵک ئەوە بکە بیوێ هەڵخەڵەتێنێ بڵێ ئێستامە لە حاڵەتی نائاسایی داین و وڵاتانی تریش هەموو لە حاڵەتی نائاساییدان نەک وڵاتان لە حاڵەتی نائاساییدان موسیان دواخستووە بەڵکو ئەو وڵاتانەی کە لە حاڵەتی نائاساییدان هەڵساون بڕە پارەشان داوەتە خەڵک وتیانە لە ماڵەکانی خۆتان بمێننەوە پارەکان دێتە سەر حسابی بانقەکەتان بۆیە بەڕاستی ئەوە پاساو هێنانەوە نییە و ئەوە بیانوێکی معقول نییە کە بۆ نەدانی موسە و تاخیرکردنی موسە. باش کەسێک بپرسێ کە جەناب سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی پێتان بڵی لەو ماوەیەدا ئەرچی خۆتان وەک پەرلەمانتار جێبەجێ کردووە بەوەی کە چاودێریکردنی حکوومەت بێ یاخود گەیاندنی داواکاری و داخوازیەکانی خەڵک بێ بە حکوومەت؟ ئێمە ڕاستە بە خوناغێکی نائاساییدا تێدەپەڕین و حاڵەتێکی نائاسایی لە هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان وەکو پەرلەمان وەکو دامەزراوەیەک کۆ نابێتەوە تا یاسا دەربکە و کۆ نابێتەوە تا برا دەربکە بەڵام ئێمە هەر لە زووە داوامان کرد کە بەلایانی کەم بە کۆبوونەوەی سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکان هەبی و پاشان لەو کۆبوونەوەی کە ئەنجام درا نێوان سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکی فراکسیۆنەکان داوا کراوە کرا بە بڕیاریش کە ئەو لیژنانەی کە تایبەتمەندن بم بارودۆخە با کارا بکرێن و هەموو لیژنەکان بەڵێ بە تایبەتی ئەوەی کە پەیوەندیدارە بم بارودۆخە وەک لیژنەی تەندروستی لیژنەی ناوخۆ لیژنەی پێشمەرگە لیژنەی کشت و کاڵ لیژنەی لیژنەکانی دیکە وەکو پەروەردە وەکو خوێندنی باڵا ئێمە کۆمەڵایەتی ئێمە ئەوە داوای ئێمە بووە و ئێمە وەکو خۆمان وەکو فراکسیۆنیش ئەندامەکانی ئێمە لە لیژنەکانی کۆمەڵایەتی لیژنەی دارایی ئەوقاف کشت و کاڵ ئاوەدانکردنەوە تەندروستی پەروەردە و فێرکردن و یاسایی ئێمە دوایی لە راپۆرتێکدا بۆ ڕایگەشتی ڕایدەگەین کە ئێمە چیمان کردووە ئەوانەمان هەمومان ئێمە بە ڕۆڵی خۆی هەستا و لە لیژنەکانی خۆی وەکو پەرلەمانتارێکیش ئەو ئەرکی کە بێتە سەر شتانی لەم قۆناغەدا کردوێتی
ئەوە لەلایەک لاشکە ئێمە بۆ نمونە وەکو لیژنەی کشت و کاڵ بەڵێ کە ئەمە سەرۆکی لیژنەی کشت و کاڵم ئێمە بڕیارماندا سەردانی هەموو پارێزگاکان بکرێ وەکو لیژنەی کشت و کاڵ بۆ دوو کار بەڵێ یەکەمیان بۆ چاودێریکردن و بە دوواداچوونی ئەم ڕێکار و بڕیار و ڕێنمایە کە دەرکراوە سەبارەت بە ڕوبەڕووبوونەوەی ئەو نەخۆشی کۆڕۆنا وەکو پەرلەمانتارێک مافمانێکە بزانین چی کراوە چی دەکرێت ئەوێ ڕادەسخۆشیمان لێکردون لە پارێزگار و پارێزگاکان بە هەولێر و دهۆک و سلێمانی دومیان کار ئاسانیکردن بۆ جوتیارەکان و بەرەمهێنی کشت و کاڵی کۆمپانیەکانی کشت و کاڵی کە زۆر کێشیان بە دروست دەکرا وە لە ئەما کاتدا پەیوەندیمان بە وەزیری ناوخۆ کردو کە سەرپەرشتی ژووری ڕوبەڕووبوونەوەی قەیران و نەخۆشی کۆڕۆنا دەکا کە دیسانەکە کۆمەڵێک کار ئاسانی کراوە بۆ ئەو ئامانجەی بووی چون جێبەجێ کرا بەڵێ کۆمەڵێک بڕیاردرا کۆمەڵی ڕێنمایی دەرکراوە کە جوتیارەکان بە پێ ڕێنمایی بتوان بچنە سەر کێرگەکانی کشت و کاڵیان و ئیش و کارەکانی خۆیان جێبەجێ بکەن و ئێمە وێڕای ئەوە کە لەم قۆناغەدا قۆناغێکی سەخت بوو بەسەر خەڵکدا تێپەڕی بە تایبەتی ئەوانەی کە هیچ موچەیەکیان نییە کە زۆر لە هەرێمی کوردستان نزیکەی لەوانەیە 600 تا 700 هزار کەس دەبێت ئێمە بەڕاستی هەوڵماندا کە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کۆمەچی و هاوکاری خەڵکە فەقیر و هەژارە بین کە لە ماڵێ ماوەتەوە و هیچ داهاتێکی نییە ئێمە لەوەوە بەڕاستی لە کەمپینێکمان ڕاگەیان بۆ هاوکاریکردنی هەژاران کە بڕی 7,690 سەبەتەی خۆراکمان بەسەر خەڵکی فەقیر و هەژار دابەش کردووە بەڵێ وێ ڕای کۆمەڵێک بەڕاستی پارەش ئەو کە دوایی ئێمە لە راپۆرتێکدا ئەوش هەر بۆ ڕایگەشتی دەخینە ڕوو باش کەواتە جگە لە دەستخۆشی کۆمەڵێک ڕەخنەش ئاڕاستەی بۆ نمونە ئەو فراکسیۆنانە بە تایبەتیش کە دەستی باڵای فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەو هاوکارانە دیار وەک ئەو ژمارەی کە جەنابەت باسی کرد ئایا ئەوە ئەرچی فراکسیۆن و ئەندامانی پەرلەمانە کە بێ خۆراک و قوتی ژیان بەسەر هاوڵاتیان و هەژاران دابشکە یان ئەرک لەوە گەورەتر هەیە ئێمە ئەو ئەرکێکە گەورە و گرنگیشە یا ئەرچی شەرعی و یاسای خۆمانە فەرامۆشمان نەکردووە چ وەک فراکسیۆن وەکو فراکسیۆنێک چ وەک تاکتاشی پەرلەمانتارەکان لە لیژنە تایبەتیەکانی خۆیان چ وەکو پەرلەمانتارێکیش لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی پەرلەمانتارێک لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەڵام پەرلەمانتار نوێنەری خەڵکە ئێمە چاکمان لە بیرێکە لە هەڵبژاردنەکەی 2010 ئەوانەی کە کاندید بوون لە هەموو حیزبەکان دەرگا بە دەرگا ماڵ بە ماڵ دەگەڕان کۆڵان بە کۆڵان داوایان لە خەڵک دەکرد کاکە دەنگمان پێ بدەن و پشتیوانیمان بکەن ئێمە کێشەتان چارەسەر دەکەین خەم لە ژیانتان دەخۆین و لەگەڵ معانات و ئێش و ژانی ئێوە دەبین ئایا ئێستا ئەرچی پەرلەمانتار نییە ئەگەر بتوانێ من باسەوەی دەکەم کە بتوانێ ئەگەر بتوانێ خەم لەم خەڵکە فەقیر و هەژارە بخوا ئەرچی نییە کە خەمی لێ بخوا لە کاتێکە خەڵک بە قەیرانێک زۆر سەختدا تێدەپەڕێ ئایا ئەو قسانێکە کاتی خۆی کردوێتی بەرامبەر بە خەڵک یعنی نابێت تەماشاکوزانی داخوا ئەمڕۆ چ ئەرچێک گرینگە چ هەڵوێستێک پێویستە ئێمە لەگەڵ کە کاری پەرلەمانی و ئەوەی کە بە پێی پێڕەوی نێوخۆدا پەڕەوی نێوخۆی پەرلەمان هاتووە ئەرچی پەرلەمانتار و سەوی لە پەیڕەوی نێوخۆی ئێمە هاتووە لایحەیەک لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئێمە جێبەجێمان کردو سوپاس بخوا بە پێی ئەم هەلوو مەرجوو مراعاتکردنی ئەو ڕێنمایی و بڕیارانەی کە دەرکراوە لە خۆپارێزی لە ئەو نەخۆشی کە بڵاوە بۆیە ئێمە لەم ڕۆ بەڕاستی بە پێویستمان زانیوە و بابەتی بەیان نامە و بەڵێ باشە ئەوە پرسیاری من دەبی بەڵام ئەگەر هاتوو یەشێک گوتی کاری ئێوەی پەرلەمانتاری یەخەی حکومەتگرتنە بەوەی بێ ئەرکەکەی خۆی جێبەجێ بکە لە بەرامبەردا تەنها ئەوە دەڵێن کە ئەوە سەرۆکایەتی پەرلەمانە پەرلەمانێکی بەو شێوازر لێ کردووە کە ڕۆڵی خۆی نەبینیوە پەراوێز بخرێ یاخودچی یعنی چ جوابی دەنگدەرێکی خۆت یان دەنگدەرێکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی دەدەیەوە کە پێت بڵێ
ئەوە جێگەی دەستخۆشیە کە هاوکاری بەسەر خەڵکی هەژار داواز دەکەی بەڵام دەبێت یەخەی حکوومەتم بۆ بگری بەوەی ئەرچی سەرشانی خۆی جێبەجێ بکە. خۆی ڕاستە ئەمە ئەگەر ڕاستی دێ ئەوە ئەرچی حکوومەتە، بەڵام حکوومەتێک کە حکوومەتێکی بەرپرسیار بێ، خۆی بە بەرپرسیار بەرامبەر بە خەڵکەکەی بە وڵاتەکەی بزانێ، نەک حکوومەتێک کە بێباوی بێمنەت بێ و ئاگەی لە خەڵکی فەقیر و هەژار نەبێ. باش ئەوەی دەیبینین بێباشی و بێمنەتی یاخود هیچ لە دەست نەهاتنی حکوومەتە بەرامبەر بارودۆخەکە. بۆت باز دەکەم. باش مامۆستا محەممەد، ینی دەکرێت لە وڵاتی ئێمە کە ئەم هەموو داهاتە هەیە لە هەرێمی کوردستان کە نەوتی خۆمانمان بۆ خۆمان فرۆشتووە، 453 میلیارد لە عێراق هاتووە، ئەم هەموو داهاتی ناو خۆمان هەبووە، داهاتەکانی سوورمان هەبووە، هاوڵاتی لەم وڵاتی ئێمە بگاتە ئەندازەیەک لەم بارودۆخە کە ئێستا پێدا تێدەپەڕی کە ینی داوا کە بڵکاکە وەڵڵاهی وەبیللای وەتەڵڵاهی کە مەستافیشمان ناردووە، بڵکاکە دەڵوەرن تەمەشاکەن، هیچم ناوێ، 2 منداڵی شیرە خۆرم هەیە، تەنها چەند قوتۆ شیرێک بۆ منداڵەکان دابین بکەن، هیچکم ناوێت، ئەمن و خێزان دەتوانین تەحملکەی نانیش نەبێ کەمیش بێ، بەڵام ئەم منداڵە نازانین نییە چیە. دەکرێت ئەمە وابێ. ئەمە بەواقعی لێرە بەواقعی بێوەژن 4 هەتی بەخێو دەکا. ئەوە ستافەکەمان چوونە سەدانیان کردبوو، هاوکاریان بۆ بردووە لە خانی و کرێیە، 4 منداڵی بەخێو دەکا، تاقی تەنیایە، داکێکی نەخۆشیشی هەیە، دینارێکی لەم حکوومەتە وەرناگرێ، کەسێک نییە سەرپەرشتی بکە و ئاگای لێبێ، توخوا ئەم عایلە چۆن بەڕێوە دەچێت. ئەمە حکوومەتە، دەبێت حکوومەت ینی حکوومەتداری ئاوایە، بۆیە بەڕاستی ئەم حکوومەتە بەرپرسیارە، نایکە داهاتیش زۆرە بەڕاستی و بەس خەمی خەڵکی فەقیر و هەژارنی کاکە ئەوەی کە ئێستا لە وڵاتی ئەم حکومڕانی حکوومەتداری کە دەکرێت بڕوا بکە بەس زیاتر بۆ خەڵکێکی دەوڵەمەند و خەڵکێکی پایدار و پلەدار هەر داهاتی ئەوانە زیاد دەبێت. فەرموو کاکە حکوومەت 20 میلیۆن دلاری کۆ کردوێتەوە زیاتر وانە ئەم 20 میلیۆن دلاری بۆ بەسەر خەڵکی فەقیر و هەژار دابەش ناکە. ئێمە لە هەرێمی کوردستان 1 ملیۆن و 100 تقریبا 7,000 خانەوادەمان ینی عائیلە نەک ینی ئەوە ژمارەی دانیشتوان بێ خانەوادە لەوەی دابنێ نزیکەی لەوانەیە 600,000 باسم کرد، هیچ موچەیەکی نییە. یکاکە بە حکوومەت بێ ئەم پارە و 40 میلیۆن دلارێکی بخاتە سەر کە 40 میلیۆن دلار بۆ حکوومەت هیچ نییە، 150,000 بداتێ لەم قەیرانەدا تۆزێک ینی کێشی چارەسەر دەبێت. ینی بەڕاستی حکوومەت خەمی خەڵکی نییە. بۆیە من بەڕاستی بە ئەرکێکی ئەم ڕۆمانزانی و ئەرکێکی شەرعی و یاسایی کە ئاگەمان لەم خەڵکە فەقیر و هەژاری خۆمان بێ و بەڵێنەکانی خۆمانمان بەرامبەریان جێبەجێکەین و لە خەمیان دابین، ئەگەرچی ئەمە ئەرچی حکوومەتە بەڵام حکوومەت بێخەمە بێباکە. باش دێنە سەر بەیاننامە، ئێوە بەیاننامەیەکتان دەرکردووە، ڕەنگە کەسێک بڵێ منیش دەتوانم لە واڵەکەی خۆم لە فەیسبوک بە هەمان شێوە قسە بنووسم بەرامبەر حکوومەت و هەموو کەمتەر خەمیەکان و هەموو ئەو جوێنەدانا خەمی خەڵکەی لە فەیسبوک لە واڵەکەی خۆم بنووسم. هەتا بێزگە لە بەیاننامەی ئێوە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە فراکسیۆنێکی ئۆپۆزیسیۆن دەبینین بەیاننامەی ئەندامی پەرلەمانی شەیە، بەیاننامەی هەتا ئەو لیسانەیە کە خۆیان لە دەسەڵاتن، بەیاننامە چ لە ژیانی هاوڵاتی قوربەسەر دەگۆڕی. جارێ بەیاننامەی هەر فراکسیۆنێک بەپێی قورسایی و بەڕاستی هەڵوێستەکانی فراکسیۆنەکەیە. بەڵام من بەپێی ژمارە نییە، چەند کورسی هەیە. جارێ ئێمە بەیاننامەیەکمان دەرکرد لەم ڕۆژانە دوێنێ، بەدوای ئێمەدا فراکسیۆنی سەوز و فراکسیۆنی زەردیش سەر و بەیاننامەیان دەرکرد. تقریبا ناوەڕۆکان لە ئێمە نزیکن، باشوانە 2 فراکسیۆن لە دەسەڵات بەشدارن و هەموو کوردستان ئەوان دەیخۆین بەڕێوەی دەبن، سەرپەرشتی دەکەن، کار بەدەستی ئەم وڵاتن. یعنی چی داوا دەکەی و پشتگیری دەکەی ئەوانیان چ دەکەی؟ ینی بۆ حکوومەتەکەت کە ئەتو پێکت هێناوە بۆ ئەم کارانە ناکە، ئەم ئەرکان جێبەجێ ناکە. دەیەوەمانەی چییە کە مامۆستا دوای ئێمە وەکو ئۆپۆزیسیۆن مامۆستا محەممەد بە ئەو هەموو لایەک ڕوون بێ وەکو عورفێکی نێودەوڵەتی، هەر فراکسیۆنێکی معارەزە ئۆپۆزیسیۆن هەم بە پێی دەستور یا یاسای ئەو وڵاتە ئەو ئەرکانە دیاریکراوە کە ئۆپۆزیسیۆنێک لە وڵاتێکدا دەیبینێ،
یەکێک لە ئەرکەکانی ئۆپۆزیسیۆن لە کاتی ئاڵۆزی و لە کاتی قەیرانەکاندا دەرکردنی بەیاننامەیە. بەڵێ ئەوە ئەرکێک لە ئەرکەکانی سەرشانی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی تاکە ئەرک نەبووە. یعنی ئێمە ئێستا باسم کرد هەرەوەمان کردووە بۆ نمونە تەماشاکە کۆمەڵێک لە ڕێگەی فراکسیۆنی ئێمەوە کۆمەڵێک کۆمپانیا ڕێگەیان لێژیاو کە گوڵە بەڕۆژە دەرەوە بێنن بە بیانیوە کەمە گوڵە بەڕۆژمان هەیە مانجی 7 گوڵە بەڕۆژمە پێدا دەبێت لە ئێستا ئێمە کاراسانی کراوە کە ئەوانە بەڕاستی ئەم باز و خراجیان لەسەردا ببرێ و بە ئازادی ئەو گوڵە بەڕۆژە کە دێن ئەم کۆمپانیا گەورانە بین هەرێمی کوردستان تا یەکی 7 کە دوای باز دادەنێت و باز وەردەگیرێ. باشە هەرەوە کراوەکە کە ئێمە نزیکەی 200 خانەوادا لە مەرزی ئیبراهیم خەلیل تەبان کە لە تووشا دەگەڕانەوە ڕێیان لەگیرا تووشێشە بوون ئێمە لەگەڵ وەزیری ناوخۆ قسەمان کرد و 72 سعات ڕێگە کرایە و ئەو خانەوادانە هاتنە هەرێمی کوردستان. هەر ئەمە کراوە؟ ئایا ئێمە بەنی ئەندامان کە لیژنەی ئەوقافە لەگەڵ وەزیری ئەوقاف قسەی نەکردووە؟ ئەندامان کە لیژنەی دارایی بۆ موچە و بۆ چێشەکانی دارایی لەگەڵ وەزیری دارایی قسەی نەکردووە؟ هەمیشە لە هەمانجی نەبووە. ئێمە بە هەمان مەبەستم ئەوەیە بەڵام بەیاننامەش یەکێکە لە هەڵوێستەکان کاکە زۆر جار هەیە لە وڵاتان بەیاننامەیەک شەڕی پێ هەڵگیرساوە، بەیاننامەیەک شەڕی کۆتایی پێهێنراوە، بەیاننامەیەک شۆڕشێکی پێکراوە. ئەوەی کە بڵێ بەیاننامە ڕاست ئەگەر بوو بە ڕۆتینات و هەموو ڕژە ئێمە تەبان لە هەموو ئەم قەیرانەدا بۆ زانیاریتان لە ماوەی ئەم مانگ و چەند ڕۆژەدا ئێمە دوو بەیاننامەمان دەرکردووە. باشە ئەدێک ئێمە لەم قۆناغەدا 44 ڕۆژ بەسەر موسەی خەڵکی فەرمانبەری فەقیر و هەژاری ئەم وڵاتە تێپەڕی حکومەت نەیدا فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی نابێت بەیاننامە دەرکات کە حکومەت ئەم موسەی ئەو خەڵکە فەقیر و هەژارە بۆ نادەی. بەڵێ باشە ئەو بەیاننامەی ئێستای فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کەسێک بە هەڵوێستی وەردەگرین ئەو هەڵوێستێکە بەرامبەر حکومەتی کە باست کرد بێباکە لە بەرامبەر خەڵکدا بەڵام کەسێک بڵێت چی لە ژیانی مندا دەگۆڕێ ینی وەکو هەڵوێست چۆن وەری بگرم؟ خۆی هەر بەیاننامە بە تەنها ڕەنگی کۆتایی پێ نێماوە سەمحمەد. بەڵێ خەڵک کاتێک نیگەران و کاتێک بەڕاستی بێزارە کە خەڵک لە ماڵۆ بند کراوە موسەی پێ نادرێ و ڕێگەی کار و کەسابەتی لێ گیراوە ئەم پێم وایە هەر بەوەندە کۆتایی پێ نایە. ئەم بەیاننامەیە بنێگە باش دیقەتی دێ بەڕاستی ڕاستەقاندنی حکومەت و دەسەڵاتە و لە هەمان کاتدا هوشارکردنەوەی خەڵک و جەماوەریشە کە دەسەڵات ئێمە وەکو لایەنێک ئۆپۆزیسیۆن ئەمەمان قبول نییە و بۆ ئێمە سەرەتا باسم کرد دەسەڵاتێک کە موچەی خەڵکی پێدابین نەکرێ و ژیان و گوزرانی خەڵکی پێ باش نەکرێ بادە زەکات بچێشێتەوە باوازە دەسەڵات بێنێ. لەو لاشۆ بەڕاستی لەو لاشۆ ئێمە بەڕاستی پشتگیری ئەو خەڵکەین کە داوای مافێڕەوای خۆی دەکات بە ڕێگەی یاسایی و شەرعیەکانی خۆی. ئەم پێم وایە ینی ئەوە نێ تەنها ینی چوار جملە نووسرا بێ و خەڵک بخوێنێتەوە و ئەم پێم وایە کاریگەری خۆی هەیە جێبەجێکردنی ئەرکێکیشمانە ئێمە یعنی جاری وایە تو ڕەنگە هیچی لێ پەیدا نەبێت بەڵام ئەرکێکی سەرشانی خۆت بەرامبەر بە خەڵک و زماوەڕێکی خۆت جێبەجێ کردووە. باشە ئەوەی من تێبینم کردووە ئێوە لەو ماوەیەدا سوور بوون لەسەر ئەوەی کە هاوکاری هەژاران بکەن و دەست جیرۆیان بکەن لە کاتێکدا کە لە کۆبوونەوەی ڕسمی ئەنجومەنی وەزیرانی حکومەتی هەرێمی کوردستان باز لەوە کرا کە هیچ لایەنێک بۆی نییە هاوکاری بەسەر خەڵک دابەش بکە ئەوە حکومەت خۆی ئەو کارە جێبەجێ دەکات و حکومەت خۆی پارەی دابین کردووە بۆی لە دەرەوە کەلوپەل دێنێ و بەسەر هەژارانی دابەش دەکات. وەڵای مامۆ سەحمەد ئەمن بەخوا ینی هیچ دەسەڵاتێک و دەسەڵاتی لای خۆمان نەبین لە دنیادا کە پێی خۆش نەبێ خەڵکی خێرخواز ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنیا ڕێکخراوی خێرخوازی هاوکاری خەڵکە فەقیر و هەژارەکەی بکە دەسەڵاتی وام نەدیوە لەسەر ڕووی زەوی بڕۆکە ئەوەیە کە خوای گەورە لە قورئان دەفەرمێ مناعین للخەیر یعنی ڕێگرە لە خێر واتە نەکەر بۆ خۆی خێر ناکە ڕێگریشە مانعیش لەوەی کە خەڵک خێر بکە چاکە بکە. دەنا لەم قەیرانەدا تو خەڵکت دەژوورێ کردووە موچەی نادەوێ و هاوکاری خەڵکە بێکار و کەسابەتەکەی ناکەی کە تەنها ینی کابرا کەسابەتی کردووە کرێکاری کردووە
بیانی بژێوی ئەو ڕۆژەی پیدا کردووە هاوکاری ناکەی لەو لاشەوە ئەگەر چوار خێرخاز و چوار دەوڵەمەندی دەست و دڵ فراوان یا ڕێکخراو هاوکاری و خەڵکە فەقیر و هەژارەی بکەن نەکاکە قەدەغەیە ئێمە لێ ناگەن دەبێ هەموو تەسلیمی حکومەتی بکە ئەخر کاکە حکومەت زارێت و پارەی خۆت دابەشکە بە خۆ ئەگەر حکومەت ئەرچی خۆی جێبەجێکە ڕاستەکە ئەم ڕێکخرا و ئەم فراکسیۆن و ئەم خەڵکە هیچ پێویست ناکە بە ماڵان دابگەرە و هاوکاری خەڵکی بکە ئەو کاتی حکومەت با بۆ خۆی بیکە کاکە دەستی خۆش بێ و نەک دەستی خۆش بێ ئەسڵەن ئەرکە دەبێت جێبەجێکە پێویست ناکە سوپاسیش بکرێ بۆیە مەوەسە محمەد ئەوەی کە من بینیم بەڕاستی لەم ماوەیدا لە خەڵکی فەقیر و هەژار کە من یەک دوو نمونەم هێناوە بەخوا بەدەیەها نمونە هەیە وەڵڵاهی داچێک تەلەفۆنی کرد هەر لە خەد بوو کە داوای هاوکاری کردمەوە دایە بەسەر چاو ئەوە ناو دەنووسم ژمارە تەلەفۆنەکەش دەنووسم و گەڕەکەشم نووسی ئینشاڵڵا ستافت دەنێرین لای و خزمەتتان دەکەی هەر لەوەیدا منداڵەکەی هاتە ژووری دیا بۆ دەنگدەنگ گوتی کاکە فڵان کەس وتم بەڵێ گوت وەڵڵاهی ئەوە کێشەی ئەوە بوو تەبان بەیانیەکەی چلوورە فرۆش بەوێدا هاتووە منداڵەکەم چلوورەیەکی جێراوتە کە بە 250 دیاریە پارەمان نەبوو بیدەینێ ئەوە تاقی ئێوارەکەی کابر بۆ پارەکەی هاتەوە بۆ 250 دیناری کاکە ئەگەر حکومەت 1000 قراریش دەربکە بەو خوای دەبابەشم بێنێتە سەر ڕێ هاوکاریم پێ بدەگەینیم بەو خەڵکەی بەسم ئەوەیە ینی عایلە هەبوو خانەوادا هەبووە تەلەفۆنی کردوتم باشە بەسەر چاودایە گیان ئەوە بۆتان دەنێری و ستاف دێ تەمان تۆزێک تاخیر بوو ناهۆڵێ سەیتەرە و بازگشتی زۆر لێ بووە هەتا گەیشتن بوو بە عەسر هەر تەلەفۆنی کردوتم باشە خوشکم ئینشاڵڵا دێن ینی بۆ هێندە پەلەتە دەگەنە لات دێن وتی وەڵڵاهی ئەوە چەند ڕۆژ ئاگر لە ماڵی نەکراوەتەوە هێن چێژ لێنراوە کاکە خانەوادەی ئاوا هەیە لەم هەولێرە ئەخ بۆیە ئێمە سووری لەسەوەی کە خزمەتی ئەو خەڵکە فەقیر و هەژارە بکەین ڕاستە ئیشی دەسەڵاتە بەڵام ئەو ڕۆژ هەر کەسێک پێی بکرێت دەبێت بەڕاستی بیکە بۆ ئێمە بە ئەرکێک مازانیوە ئەرکێک ئەم خۆناغەیە وەکو عولەمای شەرعیش دەفەرمون واجب الوقت هەیە واجب الوقت ئەمڕۆ ئەوەیە باش ئەو دەسەڵاتی ئێمە هەمانە یعنی ئاگاداری ئەو وردەکاری و ئەو خەمی خەڵکە نییە کە خەڵک لە بارودۆخ و وەزعێکی بەو شێوەیەدایە کە ناچارە پەنا بۆ هەموو لایەک بۆ هەموو کەسێک ببا و تاوەکو تەنها ڕۆژێک ماڵەکەی ئاوادان بکرێتەوە یعنی لە چ زۆرە دەسەڵاتێک داینە خۆی وەڵای ماوە سەحمەد ئێمە بەپێی توانێ خۆم پێم گەیاندون حەزەکەم بیزانی ئەو بەرپرسانی ئەم وڵاتە کە گفتوگۆمان کرد بێ کە پەیوەندی تەلەفۆنی هەبوو بێ وە کاتی خۆی لەم ئەنجومەنی وەزیراندا کابینەی هەشتەم سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزیرە بەڕێزەکان ئاگادارن ئەو کاتێک کە چەند باسی معانات و هێندێک دیمەی ناخەژێنی فەرمانبەرانی وەزارەتەکەی خۆم و خەڵکیەکەشم کردووە بەڵام زانستی مامە سەمەدەم پێم وایە خزمەتی خەڵکی فەقیر و هەژار دەبێت لە ناخەوە دروست بێ یعنی دەبێت ئەو کەسە ناخەوە فەقیر و هەژاری خۆش بێ و فعلا خۆی بە خزمەتکاری هاوڵاتیەکانی خۆی بزانێت بە تایبەتی ئەوانەی کە لە قۆناغێکدا مەسەڵەن فەقیر دەکەون هەژار دەکەون پێویستیان بە حکومەتە پێویستیان بە دەسەڵاتە پێویستە لایەن لێ بکاتەوە کاکە یعنی من بەڕاستی پێم سەیرە ینی تا نەشگەڕێن نەچن ناو خەڵک کە بەڕاستی بەرپرسانی وڵاتی ئێمە کەم خەڵک دەبینن بە تایبەتی خەڵکی فەقیر و هەژار نابینن من کاتی خۆی کەدیداری هاوڵاتیانمان هەبوو لە وەزارەت تێک دەژێرا لەگەڵ کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران جاروێ سێشەم دادەنا سێشەم کۆبوونەوە چوارشەم دادەنا چوارشەم دەبینی کۆبوونەوە دەبوو کاکە موعدێکی دیاریکرا و دیاریکەن ئەنجومەنی وەزیران بە ئەم لە کۆبوونەوەی دیاری هاوڵاتیان بخەمە کاتێکی دیاری کراوە خەڵکی لە زاخۆ دێ لە کفری دێ لە پێنجوێن دێ گوتیان پێویست ناکە خەڵکی بۆ دەبینی بن با بە خەڵک ئیشی هەیە خەڵک مەشاکلی هەیە خەڵک داواکاری هەیە قوربا بیوای هەیە حەز دەکات بێ ببینی و سەلامێک لێ بکە چی تێدایانی کاتێکی کەم دیاری دەکەی وتمە من نەکرد بۆ خۆم من واز لەوە نایەنم من پێشنهاد دەکەم ئێوەش ئەم دوو بەڕێزە ئەگەر لە مانجی یعنی ڕۆژێکیش بێ دیاری بکەن ئەو خەڵکە فەقیر و هەژارە بینن خەڵک معاناتی هەیە کاکە خەڵک هەیە یعنی کێشەی لەگەڵ بەرپرسی باڵای ئەم وڵاتە هەیە یعنی کێشەی خۆی گرفتی خۆی باتە لای چێ شکال لای چێ بکە لای حاکمی بکە کابرای بەرپرسی باڵا دێنە مەحکەمەی ڕای دەگرن حەقی کابرای فەقیر و هەژاری لێوەردەگرنەوە شتیوا بوو لە وڵاتەی کاکە خەڵک ببینن خەڵک کە خەڵکت بینی ئەو کات دەزانی کە خەڵک معاناتی هەیە خەڵک گرفتی هەیە خەڵک کاکە لە چ معاناتی دادەژی لە وڵاتی بە قورئان مامەسە محەممەد وەڵڵاهی بالله تەڵڵاهی یعنی گەیشتمە شتێک کە بڵێم کاکە ها کاکە ئەوە پۆست و پلەی پەرلەمانتاریم ناوێت کاکە بەخوای پارەی پەرلەمانتاریم ناوێت هەر هاوڵاتێکی سادە دەبم ئەم بەرپرسیارەتە شەرعی و ئەم دیمە ناخژانە ناخەمە سەرخۆڵ
کە بەرپرس من لەم وڵاتە پەرلەمانتارێک بم یا وەزیرێک من لەم وڵاتە بەڵام ئەوە ژیانی خەڵک و هاوڵاتیەکانی لەم وڵاتە کاتێک دەسەڵات ئەگەر هەموو هەوڵێکی خۆیدا بە شێوەیەکی دادگەر بە شێوەیەکی ڕێکوپێک ئەو داهاتێکی هەیە کۆی کردەوە بە شێوەیەکی دادگەرانە بەسەر ئەم خەڵکی دابەشکرد نەبوو بڕوا بکە خەڵک لێی ناکە بەڵێ کە خەڵک خۆ بێ ئینساف نییە بەس خەڵک دەبینێ خەرچێک هەیە تەمەکاکە لەسەر ڕژاوەتەوە بە ملیارە هەیەی هیچیە کاکە دەپرسم ئەو پارە و ئەو ئیمکاناتی لەم وڵاتە هیچیە ئەو دەوڵەمەندی کە هەیە بەخوا مەگەر چۆن دەوڵەمەندەکانی ئەم وڵاتە بە شەرعی دەوڵەمەند نەبوونە ئەو پارە و سامانێک کە بەسەریاکیانەوە ناوە کەیف و سەفای پێ دەکەن بەخوا سامان سرودی هاوڵاتیە فەقیرەکان ئەم وڵاتەیە باشە ئەوە شتێک بیار مۆدەڵی کاتی خۆی سەرۆک وەزیرانی بەریتانیا ویستێتی برنامشۆ ببینێ برنامشۆ کاتیبێکی ئیرلەندی بەناوبانگ بووە گوتیان قوربان باشە مناسبەتێک بووە ئاهەنگێک گوتن ئەویش دێ لەسەر مێزێکی دانیشتۆ گوتێتی دەبانجێکن بە ببینین بانجیان کردو هاتووە تماشا دەکە برنامشۆ پیاوێکی لەڕ و لاواز و پوخەی گچکە گوتبووی ڕێز وزەرای بەریتانیا گوتبووی وەڵڵاهی ئێستا خەڵکەشی غەیرە بەریتانیەت ببینن دەڵێن ئەوە وڵاتی بەریتانیا و حکوومەتی بەریتانی نانادەتە ئەو خەڵکە گوتی بەڵێ قوربان ڕاست دەکەی ئەگەر ئەمە ببین وا دەڵێن بەڵام ئەگەر جنابیش ببینین کە بەڵغە بابەت ئاوە هاتە خوارێ دەڵێن نانی فەقیر و هەژاری وەکو من هەموو تو خواردوتە کاکە و خەڵکی کە دەوڵەمەند بە لەم وڵاتە و خەڵکی کە ینی ئەوەی حتاوەی کە بە شەرعیش پەیدا کردوێ بەڕاستی بەڵام قەناعەتمە لەو حاڵەتە نائاسایی و ناسک و دژوارانەدا بەخوا پێویستە هاوکاری ئەو خەڵکە فەقیر و هەژاری باش لە چەند ڕۆژی ڕابردوو یان ڕوونتر لە 20 ئینسان بۆ نمونە نرخی نەوت دادەبەزێ بە شێوازێک دەبینین هاوڵاتی لەگەڵ ئەوەی دەزانێت کە ژیانی خۆشی لە خەتەردایە ینی خۆشحاڵە بەوەی حکوومەت کە سەرچاوی سەرەکی داهاتی نەوتە بەڵام نرخی نەوت دابەزێ ینی ئابووری هەرێمی کوردستان بە شێوازێکی لێبێ یعنی لەوە دڵنیایە کە هەر بۆ ئەو نییە بامادەمەوێت نرخی نەوتیش بەو شێوازی لێم ینی بۆچی وای لێ هاتووە خەڵک هەر لە ئینتیمای نیشتیمانی بگرە هەر لە ئابووری بگرە بەو شێوازی لێبێ مادەم بۆ ئەو نیە بە هەر شێوازێک لە بەروی متمانی نەماوە لە بەرەوەی متمانی بەم دەسەڵات و بەم حکومەتنیە کە ئەو داهاتی دێتە دەستی دەستێکی ئەمین و پاک بێ و بە شێوەیەکی دادگەران دابەشی بکە باش لە سەروبەندی پێکەنانی حکوومەتی عێراق ڕەنگە ئەو پرسیارم تایبەت زیاتر تایبەت بێت بە بوارە حیزبەکەت کە ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی لە ماوەی ڕابردوو کۆبوونەوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان لەگەڵ حیزب و لایەنە سیاسیەکان بۆ ئاگادار بوون لەسەر ئەوەی بە چ شێوازێک مامەڵە بکەن لەگەڵ حکوومەتی ناوەندی ئێستا دەپرسم کۆمەڵی ئیسلامی ئاگادارن بەوەی کە حکوومەتی داهاتوی عێراق چۆن پێک دێنرێ وە کورد چۆن بەشدار دەبێت وەکو جارەکانی پێشووترە کە دوو حیزب لەوێ پۆستەکان وەرگبرن و ئەوانی دیکە وەک تەماشاکاری لێبێت وەڵام ماسم هەرێک بە کورتی وەڵامی ئەم پرسیارە بدەمەوە خۆی دیاریکردنی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق زیاتر مافی پێکهاتی شیعەیە بەپێی دابەشکردنی دەسەڵاتە سیاسیەکان و دامەزاوە فەرمیەکانی عێراق کە دابش کراوە لە عێراقدا بەڵام کوردیش حەقی خۆیەتی کە پێکهاتێکی گەورەی حکوومەتی فدرالی عێراق قسەی خۆی هەبێ بۆ مەبەستە چەند کۆبوونەوەیەک کراوە ینی ئەو پێنج حزب و لایەنە سیاسیانی هەرێمی کوردستان لە سەرۆکایەتی ئەنجومەنی هەرێمی کوردستان تەمان ئێمە لەسەر دوو بنەما ڕێککەوتوین بنەمای یەکەمیان ئێمە پێویستە بەرنامەیەکی گفتوگو دانوستانمان هەبێت لەگەڵ حکوومەتی عێراقی و ئەو کەسێک کە ڕادەست پێدرێت بە پێکەنانی کابینەی حکوومەتی عێراقی ئێمە لەسەر ئەوە ڕێکەوین ئەوە بەڕاستی بینی پرۆژەیەک دەتوان بڵێم یا ڕەشنووسێک ئامادەکرا و ئێمە قسەی خۆمامان لەسەری کردووە تەبعاً تێبینیمان هەبوو بێ تێبینیمان خستۆتە ڕوو کە ئەو بارانەی کە ئێمە سبەی لە گفتوگۆکان کورد پێویستە داکۆچی سەر بکاو و بە مافی خۆی بزانێت کە ئەو کەسێک کە ڕاست پێدراوە ئەمانە بۆ کورد بسەرمێنێ و کاری لەسەر بکە ئەمە بنەمایەک بووە باش کە کۆمەڵێک بابەت دەگەێت کە پێما ئێستا ڕەنگە پێویست نەکە بچین ناوەردەکاری کە چین ئەو مافانەی کورد لە عێراق نەک باسی بەڕاستی و تەنها وەزیر و تەنها بەڕێوەبەرێکی گشتی و سەفیرێک لە وڵاتێکی نە باسی مافەکانی کورد بکرێ باسی کێشەکانی کورد بێت لە حکوومەتی عێراقی ئەو کەسێک کە ڕاست پێدراوە چەند ئامادەی هەیە گفتوگۆ لەگەڵ بکە ئەم کێشانە چارەسەر دەکرێت بڵێن ئەوە لەو سەرچاوی گرتووە کە داماوەکانی ڕابردوو بەڕاستی
بەشداری کورد لە حکوومەتی عێراقی بەشداری حیزبی بووە زیاتر وەرگرتنی پۆست بووە بێگومان ئێمە بۆ گوتمان کاکە بۆ نمونە با گفتوگۆ لەگەڵ ئەو ڕاست پێدراوە بکرێت کە ینی سەبارەت بە چارەسەرکردنی کێشەی ناوسەرجێ ناکۆکەکان بەڵێ وە سەبارەت بە شایستەدارەکانی هەڵنیشتمانیانی هەرێمی کوردستان وە سەبارەت بە چاکسازی و ڕێخستنەوەی سوپای عێراق و منزومەی ئەمنی لە عێراقدا و پێگەی کورد لەو منزومەیە ینی کۆمەڵی بابەتی بەڕاستی گشتی هەیە پێویستە قسە لێگە بکرێت بنەمای دووەم ئەوەیە کە تا ئێستا ئەو دەستکەوت و ئەو بەشانەی پشکانەی کە بە هەرێمی کوردستان دراوە ئەو دوو حیزبی دەسەڵاتدار بەڕاستی بردوێتی و ڕاوێژی بە کەس نەکردو و حسابیشی بۆ کەس نەکردو ئێمە سەرەتای گفتوگۆکان بەڕاستی ئەم بابەتەمان ڕوون کردەوە نەک ئەوە کە ئێمە داوای پۆست و کرێ دەکەین ناوەڵە بەڵام مافی خۆشمانە بەڕاستی و خەڵکو زەماوەری چاوەڕێ کە دەنجی پێداوی حەقی خۆتە بۆ ئێمە گوتومانە ئەمەیان هەرچەند هەڵبژاردننی کە کراوە بەڕاستی هەڵبژاردنێکی پڕ لە تەزویر و خوروقات و پێشلکاری بووە بەڵام پێویستە لەسەر لەگەڵ ئەوەشدا قەیدی ناکات پێویستە لەسەر ئەساس و بنچینەی ئیستحقاقی ئینتیخابی ئەو پشک و بەشانە دابەش بکرێت و بۆ دیاریکردنی نورانی کوردیش لەوێندەر پێویستە بە تەوافق بێ ینی ڕاستە ئەمەس بینێک وەزیرێکم بەرکەوت مافی منە کە وەزیرێکە دیاریکەم بەڵام ئەتوش حەقت هەیە قسە تێدا بکەیت ئەحمەد لەمێ مەحموود بێنی چی تێدا ینی ئەو لە 2000دا ڕاستە وەزیری دەبێت لە کابینەی حکوومەتی فدرالی عێراق بەڵام لە هەمان کاتدا نوێنەراتی کوردیش دەکات باشە بۆ ئەم خاڵە دەمەوێت بپرسم زەمانە چییە کە وەکو جارەکانی پێشووتری لێنێ و یەکێتی و پارتی بە زۆرێک ڕێککەوتن بکەن و لەگەڵ ڕێزم ینی لایەنەکانی دیکە ببنە تەماشاکە تا ئێستا گفتوگۆکان وا بوو کە بینی هەموو پێنجدایان سیاسەکە کردوێتی و نوێنەری ئێمەش بەشدار بووە و بەڵێنیشان داوە کە کار بەم دوو بنەمایە بکرێ و ئێمە بۆ دووەمیشیان داوامان کردووە کە بە میساقێک واژوو بکرێت بۆ یەکەم بۆ دومیش بەڵێ بۆیە ئێمە نوێنەرەکانی ئێمە بەشدار بوو و هەر کاتیش بەڕاستی ئومێد دەکەم کە ئیشاڵە ئەمە ڕوون نەدا ئەم زارە کورد بەیەکەوە بەشداری بکەوە بەیەکەوەش داوای مافی کردەوە ڕێکیشکەوین ئومێد دەکەم کە ئەوەی لە ڕابردوو ڕووی داوە ئومێد دەکەم کە ڕوون داتەوە ئەو پرسیارای من لەسەر بۆ منە کۆبوونەوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بووە با من پرسیار بکەم لەبارەی ئەوەی کە وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان هەرچەندە ئێوە پێکەنەر نینە لە پێکەنانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام وەفدێک لەوەیە پرسیارەکەی من لەسەر ئەوەیە کە ئایا ڕۆڵی پەرلەمان لەو نێوەندەدا چی دەبێت کە ئاگاداری وردەکاریانە بێ ئەو ڕێککەوتنانە بێ کە وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا دەیکات وڵای بەداخەوە ڕۆڵی پەرلەمان لەوەشدا هەر لاوازە ئێمە کاتی خۆی داوامان کرد کە چەند جارێک وە سەنگەڕێکی کۆبوونەوە لە نێوان وەفدی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی کراوە سەبارەت بە پێکەنانی کابینە لە ڕابردوودا تەوان وە سەبارەت بە پشک و بەشەکانی کورد لەم دوادایانە وە ڕێککەوتنی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی عێراقی بمەکا کە ئێمە پەرلەمانی کوردستان بەپێی پێڕێوی ناوخۆ یەکێک لە ئەرکەکانی بریتێ لە مەرجەعی سیاسی هەرێمی کوردستانە بەڵێ باشە پەرلەمان چۆن دەبێت مەرجەعی سیاسی هەرێمی کوردستان ئەگەر وەفدێکی حکوومەت چەند جاری بچێتە بەغدا و بێتەوە و پەرلەمانی کوردستان هیچ ئاگادار نەبێ و ئەو وەفدە وردەکاریەکانی گفتوگۆکانی لە پەرلەمانی کوردستان بازن دەکات مەرجەعی سیاسی بوون یانی چی بۆیە بنا ساری 2000 پەرلەمانی کوردستان بانجی وەفدی دانوستان کاری کرد بەڵێ وە گوتیان کۆبوونەوەیەکی تایبەتەوە و پەخشیان ڕاگرت کۆبوونێکی داخراوە و گوتمان باش وەفدی دانوستان کار باس و بابەتەکانی کە لەگەڵ حکوومەتی ناوەند گوزەراوە جێڕایەنەوە تەماشامان کرد هەر ئەو قسە و باسانن کە لە ڕاگەاندنەکان ئەوانە کاتێک کە تەواو دەبوون بۆ خەڵکیان بۆ ڕاگەیشتان ڕوون دەکردەوە وتمان با بە هیچی تایبەتی تێدا نەبوو ئەوە کۆبوونەوە بۆ داخرابوو بۆ ینی پەخش ڕاگیرەیانی بەرحەڵ بەڕاستی من پەرلەمان بەسەراحەت بڵێم مامۆستا محەممەد بەداخەوە ئەو دامەزراوە کە دامەزراوێکی گەورەیە دامەزراوێکی یاساییە دامەزراوێکی چاودێریە دامەزراوێکی مەرجەعی سیاسیە لاوازە و نەیتوانیوە لە قۆناغەکاندا بە ڕۆڵی خۆی هەڵسێ و هەموو حیزبی دەسەڵاتەش یەکێتی پارتی بەرپرسیارن و بە بەرنامە بە ئەنقەست ئەم دامەزراوەیان لاواز کردووە و
ئەم جارە بە شێوازێکی کە تا ئێستا پەچیان خستووە. باش لەو ماوەی کە بێگومان قەدەغی هاتچۆ بە زیانی هەرە گەورە بەبەر کاسبکاران کەتووە و ئێستا بەشێکی زۆری ئەو کاسبکارانە لەسەر شقامەکان و داوای ئەوە دەکەن کە بە پێی ڕێنمایە تەندروستیەکان بۆیان هەبێ ئەوانیش دوکانەکانیان بکەنەوە. بەڵام لە بەرامبەردا دەبینین حکوومەتی هەرێمی کوردستان سوپاسێکی باشی خەڵکی کردی لەوەی کە بەردەوام هەرچی بەرپرسە سوپاسی خەڵک دەکەن. نازانم ئەو سوپاسە چی پێ دەکرێت چی لە دەستدێ یعنی دەسێتە گیرفان یاخودنا لە زیاتی پارە حیساب دەکرێت تێی ناگەین. دەمەوێت بزانم هەڵوێستی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە هەمبەر بەڕاستی خەڵکی کاسبکار و خاوەنکار چییە؟ وڵای ئێمە یەکەم لە کۆبنەوەی سەرۆکاتی پەرلەمان سەرۆکی فراکسیۆنەکان ئەم پێشنیارەکرا ئەمە پشتگیریمان کرد. ئەمە یەکێک بولوانێک کە باسمان کرد کە نزیکەی 600,000 کەسێکمان هەیە کاسبکارە. با تەنها یەکی 150,000 حکومەت پێی بدات نزیکەی دەکات 6 میلیۆن دلار کە هیچ نییە. بەڵێ بۆ حکومەت هیچ نییە ئەم مانگێک ئەو کەسە لە ماڵێ بۆ تەبع. دووەم بەڕاستی ئێمە لەگەڵ ئەوەی بۆ لەمە دوایانی ئێستا وردە باردۆخەکەەوە ئاسایی بۆ تۆ ومە دەکەم کە ئەم نەخۆشیش ئینشاڵڵا کۆتایی پێ هات بێ کە مندێک تێبینی ژێرە بخەمە ڕوو دوای بە مفەسەڵتر ئینشاڵڵا باسی دەکەم کە هێندێک دەستەواژە بەکار دێکە ئاهەنگ جێران بە هۆی زابوون بەسەر پەتاو نەخۆشی کۆرۆنا ئاهەنگ لە ژێری کاکە ئەوە ئەگەر ینی ئیمتیحان و تاقیکردنەوەیکی خوا بێ دەبێ بڵێ هذا من فضل ربي ليبلوني أكفر أم أشكر. ئەوە خوای تالا سوپاس بۆ خوا ئێمە ڕزگار کرد لەم نەخۆشی و لەو پەتایە و لەو دەرد و بەڵایە ئەوە ئیمتیحانێک بۆ خوا تاقیکردن و داخۆ ئێمە سوپاسگوزار دەبین ناسپڵ پێنەزان دەبین سوپاسگوزارەوەی کە تو شتێکی نەکەی کە خوا پێی ناخۆش بێت بەسەر چیدا زاڵبووی زارێ هەر کەس نازانێت ئایا ئەمە یعنی بەڕاستی کۆتایی پێ هاتووە گەڕیکەی هەیە نیەتی سەر هەڵداتەوە سەر هەڵ ناداتەوە تاوان مرۆڤایەتی تووشی چی دەکا زارێ خەڵکە پسپۆر و کەسن ینی پسپۆرە ناودار و گەورەکان ئێستاش چاکسەریان لە قەزەکەی دەرنەچووە بۆ ئەم پێم وایە بەڕاستی زیاتی ئاهەنگجێران سوپاسی خوای بکەین. باشە زیاتی ئاهەنگجێران بەسەرەن ئێمە بەڕاستی خۆمان چاکەین. بۆیە بەمەسم ئەوەیە کە ئێمە بەنسبەت کاسبکار و ئەوانە ئێمە لەگەڵ ئەوەین کە وردەوە لەمە دووە بەڕاستی دوو ڕێگە لە پێش حکومەتە بە هەر نەوعێک بێ یان ئەوە تا وردەوە دەرڕێگا بکرێتەوە کە خەڵک کەسابەتی خۆی بکە یا ئەوەتە دەبێت حکومەت بێ هاوکاریشی باش و خەڵکی بکە. باش کاتم نەماوە تەنها ئەو پرسیارە کە بەڕاستی لام گرینگە ئەویش ئەوەیە کە مسلمانان ئێمە لە مانجی ڕەمەزان نزیک دەبینەوە هەمان خەمی ئەوانیانە کە چۆن بەردەوام لە عیبادەتەکانیان بە تایبەتی کە مانجی ڕەمەزان مانگێکی تایبەتە دەرگای مزگەوتەکان بکرێتەوە قسەی ئێوە وەکو سەرۆکی فراکسیۆنچیە. ئێمە ئەم ڕۆژ بەڕاستی کۆمەڵێک زانایان و مامۆستایانی لە شاری هەولێر سەردانیان کردیم و ئەم داوایان پێشکەش بە فراکسیۆن کرد و پەیوەندیشان زۆر پێوە کردوین خەڵک مامۆستایان ئێمە ئەومان بەڕاستی لەگەڵ وەزیری ناوخۆ باس کرد وەکو فراکسیۆن داوامان کرد کە کۆبوونەوەیەک لەگەڵ وەزیری ناوخۆ وەزیری ئەوقاف وەزیری تەندروستی بکەین بە کۆمەڵێک ڕێنمایی تەمان دوایەوە کە گوێ لەوانش دەگیرێ ئەوان بەڕاستی زیاتر معنین بە قەزێکەوە ناو واقعەکە زیاتردان بەرپرسیاریشن ئێمە گوتمان دوای ئێمە کۆمەڵێک ڕێنمایی بە کۆمەڵێک مەرج ئێمە بەڕاستی بە باشی دەزانین دەرگای مزگەوتەکان بکرێتەوە چونکە هەست دەکەم وردەوە وانی باردۆخەکە ئاسایی بۆتەوە بەڵام لە هەمان کاتیشدا ئێمە ئەگەر بزانرێ کە ئەمە دوایی ینی ئەم نەخۆشی خوا نەخواستە سەر هەڵ بداتەوە مەسەن خەڵکی تووشی بێ بەڕاستی ئێمە لەگەڵ ئەوەین کە مراعاتی ئەو خەڵکی بکرێت لە هەمان کاتدا بۆیە ئێمە هەتا ئەم کۆبنەوەی نەکەین کە بریارە بیکەین ئێمە بەڕاستی داوای خۆمان ئەوەیە کە بکرێتەوە بە پێی بەنی هێندێک ڕێنمایی و بەڕاستی ڕێکار کە خوا نەخواستە تووشی بەسن بڵاوبوونەوە یان ئەم نەخۆشی جارێکە سەرهەڵداتەوە یا بڵاو نەبێتەوە کەواتە لە هەوڵدان بۆ گەیاندنی ئەو داخوازیە گویانیشمانە بەڵێ وەقتشمان لەگەڵ کردوون و داوا چاوەڕێ کۆبنەوەیشی لەم بابەتە بێتە پێش. باش زۆر بەڕێز مامۆستا عەبدولستار مەزی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە میوانی ئەم جارێ من بووی لە بەرنامەی لە پایتەختەوە هیوادارم کاتم دابی کە ڕوونکردنەوەکانی خۆت بگەینی سوپاست دەکەین. سوپاس بۆ ئێوە خۆشەویستان سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.